بینەرانی ئازیز، یەکێک لەو پرسیارانەی ئێستا لە وڵاتی بورمادا دەکرێت ئەوەیە ئایا دەرفەتێک بۆ پێکەوە ژیان ماوە لە نێوان موسڵمانەکان و بوداییەکاندا کە لە ماوەی ئەم ساڵی ڕابردوودا شەڕ و شۆڕێکی ئێجگار تون لە نێوانیاندا ڕوویدا. هاوکاتی سەردانەکەشی بۆ وڵاتی بورما سەرۆک ئۆباما ئاماژەی بەم مەسەلەیە کرد. The President of the United States. سەرۆک براک ئۆباما پەیمانی پشتیوانی کرانەوەی سیاسی بورمایدا لە میانەی وتارەکەی زانکۆی ڕانگوندا بەڵام تشکیشی خستە سەر مەترسی ئاڵۆزی نەژادی و ئاینی. هیچ پرۆسەیەکی ڕێفۆرم بەبی ئاشتبوونەوەی نیشتمانی سەر ناکەوێت. توندوتیژیەکانی نێوان بوداییەکان و موسڵمانەکان لە هەرێمی ڕێکاین لە ڕۆژاوای بورما بوونەمایی کوژرانی بەلانی کەم 170 کەس و ئاوارەبوونی زیاتر لە 100,000 کەس کە ئێستا لە ئۆردوگای کاتیدا دەژین. زۆربەیان ڕۆهینجاین واتە ئەو کەمایەتی موسڵمانی بەسەر کوتکراوترین کەمایەتیدا دەنرێن لە جیهاندا. شووی لە بەڕێوەبەری ئۆردوگای تیتکەی پین دەڵێت نایەوێت لێ بمێنێتەوە بەڵام دەشڵێت دڵنیان نییە لەوەی جارێکی تر ببنەوە دراوسەی بوداییەکانی ڕێکاین. ئەگەر دەسەڵاتداران چارەسەریەکیان بۆ بینینەوە ئەوە پێم وایە دەتوانین پێکەوە بژین. ئەگەر وەها نەبێت چۆن دەتوانین پێکەوە بین؟ ئێستا ناتوانین قسە لەگەڵ یەکیش بکەین. تەواوی گەڕەکەکان لە ئەکامی هێرشی تۆڵەسەندنەوەدا سوتێنراون بە زۆر شوێنی تایبەتی ئاینیشەوە. ئێستا پۆلیس و لەشکر دەیان پارێزێ هەر لایە و ئەوی تریش گونابار دەکا بە توندوتیژیەکان کە بوونە تەمایە ڕقەڵسانی کۆمەڵگاکان و ئاوارەبوون لە ئۆردوگای جیاجیادا. ئەو چاتین بەڕێوەبەری ئۆردوگای واگی باکوور دەڵێت تپتیەکانیش خواستی گەڕانەوەیان هەیە بەڵام زۆربیان دەترسن. ئێمەی گەلی ڕێکاین چەندان جار لەلایەن ئەوانەوە سەرکوت کراوین. ئیدی ئەمە کۆتایی پەیوەندیەکانمانە باشتر وایە هەرجیابین. دەمڕاستی هەرێمی ڕێکاین وین میان دەڵێت هیوادارە پێویست بە دابڕانی هەمیشەیی نەکات. دەکەوێتە سەر دەسەڵاتدارانی خۆشەیی پێوەستە چاوەڕوان بین و بزانین چی دەبێت. لە ڕابردوودا ڕووداوی بچووکی توندوتیژی هەبوون لە نیوان هەردوو کۆمەلگادا وەلی پاش نزیکەی مانگێک توانراوە پێکەوە بژین. بەڵام ڕووداوەکەی ئەم جارە تەواو جیاوازە. دەسەڵاتداران نکوڕی لەو گوناهبارکردانە دەکەن کە دەڵێن هێزە ئاسایشیەکان لە شەڕەکاندا لای بوداییەکانیان گرتووە. لە ئێستادا پۆلیس لە ڕانگونەوە نێردراون تا بەرپرسێتی ئاسایشی لە ئەستۆ بگرن هاوکاتی ئەوەی هەزاران سەرباز لە سەرانسەری هەرێمی ڕێکاین لە هەوڵی پاراستنی ئەو ئاگربەستە لاوازەی نێوان موسڵمان و بوداییە بە شەڕچووەکاندان.